یاریەکانی خولی لاوانی پارێزگای سلێمانی کۆتایی ها یانی سیروانی نوێ بەبێ شکستوانی بێتە پاڵەوانی خولەکە. یەکێتی تۆپی پێ عێراق لقی سلێمانی خولێکیان بۆ 5 یانی شاری سلێمانی و دەوروبەری کردەوە تیایدا یانەکانی سیروانی نوێ و نەورۆز و چوارقوڕنە و سەرشنار و چیا بەشدار بوون و 4 هەفتەی خایاند. لا یاریەکی یەکلاکەرەوە لاوانی سیروانی نوێ پێویستی بەبرنەوە هەبوو تاوەکو پاڵەوان بوون مسۆگەر بکات بۆ مەبەستا لە یاریگای زانکۆ ڕوبەڕووی نەورۆز بووەوە. یاریەکە تاکو خولەکانی کۆتایی هیچ گۆڵێکی تیادا تۆمار نەکرا بەڵام لاوانی سیروانی نوێ ڕێگەی نەدا یاریەکە بە یەکسانی تەواو بێت. لە کۆتا خولەکەکان فەرهاد عوسمان تاکە گۆڵی یاریەکە و سەرکەوتنی تیپەکەی تۆمار کرد. بەو شێوەیە لاوانی سیروانی نوێ لە 4 یاریدا سێبرنە و یەکسانبوونێکی بەدەستهێنا و نازناوەکەی مسۆگەر کرد. ئەم خولانە زۆر گرنگی بە گەنجانی شارەکەمانی داوە بۆی بەڕاستی ئەم خولانە زۆر گرنگە بۆ بەنسبەت ئاسی تیپەکەشمان سواز بخواتە ئەم یاریە ئاسی یاریزانەکان زۆر ڕازی بووین. شەوتی یەکەم ئاستەکە وەکو پێویست نەبوو، شەوتی دووەم پلانمان گۆڕی کردمان بە هێرشبەری زیاتر. سواز بەخوای گەورە توانیمان لە دەقانی ئاخیرە گۆڵی براوەکەین و ئەو بینە پاڵەوانی خولەکە. لە کۆتا خولەکە توانیم گۆڵ بکەم و سپاس بۆ خوا بڕۆ توانیمان زۆر پێویستمان بۆم 3 خاڵە بوو ئەتر ئەلحەمدولە پیرۆزبایی لە هاوڕەکان مەکەم. بەشداریم دەورەیەمان کرد وەکو یاریزان هەڵبژاردن بۆ خولی عێراقی ئیسفادێکی باشمان لەگەر کۆمەڵ یاریزانمان هێڵاوە تۆ کاریمان پێکرد ئینشاڵڵا لە خولەکانی عێراقی ئیسفادی لێ بکەین. بۆخوا ئەنجامێکی باشە بۆ ئەم خولە بۆ ئەوە کراوەتەوە بۆ خولەکانی عێراق خۆمان ئامادە بکەین و باشتر بین. سپاس بۆ خوا یاریێکی باشمان کرد ئەمڕۆ لەگەڵ سیروانی نوێیە کە ئێستا بوون بە پاڵەوان. مەبەست لەکردنەوەی ئەم خولە ئامادەکردنی یانەکان و یاریزانان بووە بۆ بەشداریکردن لە خولەکانی کوردستان و عێراق کە بڕیارە لە چەند مانگی داهاتوو یاریەکانی بەڕێوە بچێت. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.